ئەمە بەردەم زانکۆکەمانە سعات 12 و چارەکی شەوە جا شەوان پڕە بێ لەم عەرەبانانە لە دوای ئێوارەوە خواردنی زۆر بەتامی لێ بەڵام بۆ ئێمە دەست نادە لە بەرەوەی بە حەڵاڵی سەری نابڕن بۆ نمونە هەر ئاوە مراویەکە هێشتا سەری پێوەیە و سەری لێ نەکراوەتەوە بەڵام هەر بە خەڵوزەی برژێن و تامی زۆر خۆشیارە بەڵام مسلمانەکانی ئێرە ینی هەر شعریان هەیە لێ بێزارەبی بە جدیۆنە لانجۆلامیە نەخۆی و ئێرەش ئاوا شەوان پڕە بێ یعنی هەموو بابەتێکی لێ بۆ نمونە ئەمەی کە ئەیبینی ئەمە نیوەیە بەدڵی خۆ لێبژێری دوای بۆ پارچە پارچاگا و قاپێکی تقریبان بە 1500 2000 ینی ئەنواع میوەی لێیە و ئەمە شەر بەو شێوازێ و ئەمەش نوعی تری خواردنە یعنی ئاوا شەوان پڕە بێ و سعرەکانیشی زۆر مناسب لەبەرەوەی ئێرە هەمووی تەلەبەیە لەبەرەوە